بسم الله الرحمن الرحيم وبه نستعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. بشي كم بمبرق يدس بك كأفرمي سبحانك يا من تسبح بحمدك السماء بكلمات نجومها وشموسها وأقمارها برموز حكمها. واتا تسبيحات بوتو أي خوايا سبحان الله أي أوزاتك وهم تسبيحاتي توأكا هم سباسي توأكا كي آسمان بچی بوشکانی ئەستێرەکانی واتە ئاسمان وەکو سەرێک وایە یان وەکو دەمێک وایە و زمانی زۆر زۆری هەیە وشەی زۆری هەیە ئەوانش بریتین لە ئەستێرەکان لە خۆرەکان لە مانگەکان دیارە لێرەدا چەند شتێک هەیە کەوا لەسەری بۆستین. یەکەم وشەی سبحان الله واتە تەنزیهکردن و پاگڕاکردن و تەقدیسکردن و پیرۆزکردنی خۆی گەورە بە دوورگرتنی لە هەر شتێک نەنگی بێ یان کەم و کوڕی بێ یان سنوورداری بێ چ لە ذاتی خوادا چ لە صیفاتی خوادا چ لە کرداری خوادا. مامەسا لە شوێنی ترا فەرمێ واتە تەقدیسکردنی خوا قەولەن و فعلەن بە زمان بە کردار. ئەمە یەک. دووهەم بحەمدیکە حەمد واتە سوپاسکردنی خوا بەرامبەر بە بێگومان نیعمەتەکانی چونکە خوای گەورە تیجا مامەسا لە شوێنێک ترا فەرمێ شکره تیجاه جەمالیه یعنی خوای گەورە لێرەدا بە جوانی نیعمەتەکانی خۆی چاکە لەگەڵ مەخلوقاتە ئەکات و ئەمەش وا ئەکاکەوە ئەوانیش هەم بە زمان هەم بە کردار سوپاسی خوا بکەن. اینجا معنایەکی تریشێ بۆچی خراونەتە پاڵێک وە هەوهۆ لە هەندێک شوێنی قورئانیشە باس کراوە کە فەرمێ فەسەبح بحەمدیکە یان سەبح بحەمدیه. سبحان الله بۆچی خراوەتە پاڵ الحەمدولله لە پاڵیەکان بێگومان شتی زۆر هەیە لەسەرەوە بەڵام من تەنها بە کورتی لێرەدا بڵین بە کورتی باسیەکەین. تسبح یعنی بە معنای تەخلیەکردن یان پاکڕاگرتن و پاکیزە ڕاگرتنی خوای گەورە سبحانه وتعالى لە هەر کەم و کوڕێک کە ئەمە پێڵێن تەخلیە پاککردنەوە. بحەمدیه یعنی تەحلیە واتە ڕازاندنەوە و جوانکردن خشڵ پێیاکردن کە ئەو هەم کە ئەڵێن خوای گەورە ئەڵێن سبحان الله واتە پاککردنەوە و پاکڕاگرتنی خوای گەورە سبحانه وتعالى لە هەر عیب و کەم و کوڕێکەوە هەندێ ئەدیان و میلەل و نەحەل و تێگەیشتنی هەڵە ئەیدەنە پاڵ خواوەیان هەوڵەدەن باسیکەن. ئەمە ئێمەی موسڵمان سبحان الله ئەکەین واتە خوا منەزەهە لە هەموو ئەو شتانێکەوە گزارش بن لە نەقسێک یان عیبێک یان سنووردارکردنێک. ئەمە بە کرداریش و بە گفتاریش واتە تەخلیەکردن و پاککردنەوە و تەمیزکردن. تەحمید واتە ڕازاندنەوە و جوانکردن و خشەڵپیاکردن و جوانکاری واتە وەکو چۆن کەسێک تەشبیه نەبێ خۆی ئەشوە دوایشی عەتر لە خۆی ئەدا و جلی جوان لەبەرەکە بالضبط دوایە. خوای گەورە سبحانه وتعالى خۆی منەزەهە خۆی مقدسە ئێمەش هەر وا ڕای ئەگرین و ینی ڕەفزی هەموو ئەو نەقس و عیبایە ئەکەین کەوا جوولەکەکان یان مەسیحیەکان یان خەڵکی تر ئیداتە پاڵ خوا ئەڵێن سبحان الله بەمە تەخلیەمان کرد ئەڵێن ئەلحەمدوللهش بەمەش تەحلیەمان کرد و شکری خواکەن بەرابەر بە جوانیەکانی خوا بە کردار و بە زمان. اینجا لێرەدا کێ ئەم تەسبیحاتە جوانە ئەکات؟ ئاسمان. ئاسمانیش وەکو خوای گەورە لە شوێنی ترا باسی ئەکا کە خۆی ئەفەرمێ تسبح له السماوات السبع والأرض. ئاسمانیش دیوی ئاسمانیش کە ینی پڕێتی لە ئەستێرە لە دیدی مرۆڤەکاندا ینی چۆنە ئەم ئاسمانە کە ئەڵێ سبحان الله یەکسەر ئەگۆڕێ بۆ زمانێک کە ذیکری خوا بکات هەر ئەستێرەیەک تیشکی خۆی ئەنێرێت و تیشکی حەقیقەت ئەنێرێت و حکمەتی حەکیمێکی بەلیغ پرژ و بڵاوکاتەوە بەناو مەخلوقاتە. خوای گەورە سبحانه وتعالى هەر هەموو شتەکانی بە حکمت و داناییەوە دروست کردو بۆیە مامەسا فەرمێ بە ڕموزی حکەمیها. اینجا ئەمە ینی
ئاسمان وەکو حەدیسەکە فەرمێ وەکو کەمۆجن مەکفوف واتە ئەستێرەکان لە ئاسماندا وەکو ماسیەکان وان لە دەریادا کە حەدیسەکە ئەژا فەرمێ ئاسمان وەکو مەوجێکی مەکفوفە واتە وەکو دەریایەکە کە شەپۆلەکانی وەستابن چۆن ئەستێرە ماسیەکان ئەخولێنەوە بەناو زەویدا بەناو عەفو دەریادا ئاوا ئەستێرەکانیش ئەجوڵێن و ئەخولێنەوە و هەموو گیانیان تایە هەموو ژیانیان تایە و هەموو حکەم هەیە لە دروستکردن و بەڕێوەبردنیاندا ئەمە ئەو بڕگەیە ويسبح بحمدك الجو بكلمات سحاباته اینجا لە ئاسمان دێنە خوارەوە بەرەو زەوی جەو ئەو جەو واتە بینی ئاسمان و زەوی جەو فەضایشی پێوەترێ ئەفیریشی پێوەترێ لە هەندێک شوێنە وەزایفەکانی جەو تەبعاً زۆرن بەنسبەت ئێمەوە زۆرن مەسەلەن هەوا دابی نەکات پلەی گەرمی دەپارێزێت و ڕێکی ئەخات ئاو دەگوێزێتەوە بۆمان و مرۆڤ بە پێ بەهۆی ئەو باڵێن چینانێک ئەوە دۆری زەویدا هەن ئەتمۆسفێر و ترانسۆسفێر نازانم کۆمەڵێکن هەموو ئەمانە کە سەرزەوی و ژیانی سەرزەوی دەپارێزن لە ئەو تیشکە زیان بەخشانەی بە تایبەتی سەر و نەوشەیەکان کە بە دۆری زەویدا هەن ئەمە دەیان پارێزن لەو تیشکانێکەوە لە خۆرەوە دێن تەنها ڕێ بۆ تیشکە ئەدەن فلتەری ئەەکەن و دێتە سەر زەوی سوود بە مرۆڤ بگەێنێ یعنی بحەمده یعنی جەویش کە لە بینی ئاسمان و زەویدایە ئەویش بۆ خۆی وشەی هەیە وشەکانیشی چین هەورەکانن هەورە گرمەکانن هەورە بروسکەکانن بارانەکانن بە ئیشاراتی فەوائیدیان واتە ئاماژەی چی هەیە لە مەدایانی تەسبیحاتەکەیان چییە ئەو سوود و قازانجەی کە ئەیگەێنن کە خۆی گەورە خۆی فەرمێ وەفی السەمائی ڕزقکم ئاماژەیە بۆ هەوا کە لە بینی زەوی و ئاسماندایە ژیان بەهۆی هەواوەیە اینجا بەهۆی ڕووناکیەوەیە اینجا بەهۆی هەورەوەیە اینجا بەهۆی بارانەوەی کە ئەمانە سەرچاون وەفی السەمائی ڕزقکم یعنی ئێمە ئەگەر ڕزقمان بۆ نمونە چوار ڕەگەزەکە ڕووناکی و هەوا و ئاو خاک بن تقریبان سییانیان دەتوانین بڵین لە ئاسماندان چکە ئاویش لە هەر لە وەفی ینی ئاو لە ئاسمانەوە تەوزیع بێ بەسەر بەشەکانی زەویدا ئەگەر تەوزیعی ئاسمانی نەبێ بەشێکی سۆری سەرزەوی بێبەش ئەبێ لە ئاو کە بەهۆی بارانەوەی لەبەرەوە بەڕاستی کاتێکاڵێنی وەیسەبح بحەمدکە الجەو واتە ئەو جەوەی کە لە بینی ئاسمان و زەویدا هەیە بە وشەکانی هەورەکان هەورە گرمەکان هەورە بروسکەکان بارانەکان بە ئیشارەت و ئاماژەی سوود و قازانجەکانیان کە وەکو عەرزم کردن پلەی گەرما دەپارێزن ڕوتوبە و شێ دەپارێزن زەختی جەو کە دەبێ بەمای بەردەوامبوونی ژیان و هاوسەنگی و هەوا بەو جۆرە خاڵی سێهەم یوسەبح بحەمدک ڕەأس الأرض اینجا دێنە سەر زەوی ڕەأس الأرض واتە سەر زەوی ئەویش تەسبیحاتی خواکە حەمدی خواکە بەڵام بە وشەکانی چی کانزاکانی کە لە ناو زەویدان لەسەر زەویدان و ڕۆکەکان کە لەسەر زەوی دەڕوێن کە مەبەستی ڕۆکەکان لێرەدا گیاکان دانەوێڵەکان و ئەشجاریا و درەختەکانیش کە لە زەویدا چەقیون و بە ئاسماندا ئەڕۆن و هەروەها حیواناتی هەر گیاندارەکان هەر لە خانەیەکەوە بیگرە ڤایرۆسێکەوە بیگرە حتا کەرکەدەنێک تا گیاندارێکی زۆر گەورە ئەمیش بە دەلیلی چی و بە بەڵگەیەکی ئینتیظاماتی هە ئەو ڕێکوپێکی کە لە ژیانی ئەم سەرزەویەدا هەیە ینی ژمارێکی ئێجگار زۆر ینی هەتوانی بڵێن یەک بستی زەوی نییە خاڵی بێ هەمووی پڕێتی یان لە گیاندار یان لە ڕوەک هیچ شوێنێکی بەجێندێ حتا ئەوەشی ئەگەر چۆڵ بێ بۆ نمونە بەردێک بێ پڕێتی لە معدەن و کانزا واتە کانزاکان ڕوەکەکان دارەکان گیاندارەکان هەر هەموویانان بە دەلالەتی ڕێکوپێکی ئەوان لە ئیشکردنە کە هەرێکە و پێداویستی ئەوی تر دابینەکە بۆ نمونە ڕوەکەکان کە خۆی گەورە بەهۆی خاک و ئاو و هەوا و ڕووناکیەوە ژیانیان بەبەرەکا و سەوزە بن و گەورە بن ئەمانش دەبن بە هۆی بەردەوامبوونی ژیان لە گیاندارانە
گیاندارانیش دەبن بەهۆی بەردەوامبوونی ژیان لە خۆیان و لە مرۆڤەکاندا بە سوودوەرگرتن لە ئاو هەوا ڕووناکی خاک و هەروەها دار و درەختەکان و گیا و مێرگەکان. ڕێک و پێکێک کە لەماندا هەیە لە شێوازی ژیانیاندا لە شێوازی تەعاملکردنیاندا ئەو تەعاون و هاوکاری کە تیایاندا هەیە لە بینی یەکتریە کە مامۆستا ئەفەرمێ بدەلالاتی ئینتیظاماتیها، یعنی هەر هاوکاری نێوان ڕووەکەکان و یاندارەکان و ئەمانیش لەگەڵ سەرجەم ئەو یاسا ڕێک و پێک و هاوسەنگی کە لە زەویدا هەیە بەڵگەیەکی زۆر زۆر ڕوونواشکرێجە. ئەمانە هەر هەمویان بەم زمانانەیان بەم وشانە سەرزەوی یەک پارچە وەکو سەرێکی گەورە وایە، وەکو جەستەیەکی گەورە وایە و تەسبیحات و حەمد و سەنای خواکە. بڕگەی دوای ئەو وتسبح بحمدك النباتات والأشجار، واتە ڕووەکەکان هەرچی شتێک لەسەر زەوی سەوز ببێ پێوترێ ڕووەک. هەرچی شتێک یعنی کەتر لە گیایەکی دەزوولەیەوە بگرە تا داناوێڵەکان و هەموو ئەو زەراعەت و کشت و کاڵێکەوە ژیانی مرۆڤ و مەخلوقاتی لەسرە و هەروەها هەموو دار و درەختەکان لە دەوەنە بچووکەکانەوە بگرە هەتا دارە گەورەکان هەر هەمویان بە زمانی گەڵاکانیان، گوڵەکانیان، بەرووبوومەکانیان هەمویان تەسبیحاتی خوا ئەکەن، سوپاسی خوا ئەکەن، خوا پاک ڕائەگرن لە هەر کەم و کوڕ و سوپاسی خوا ئەکەن لەسەر ئەو نعمەتی بەسەریا ڕشت و نعمەتی وجود، نعمەتی ژیان، نعمەتی ئەو وەظیفەیەکەوە ئەدایەکەن. بەڵام بە تەسریحاتی چی؟ بە تەسریحاتی مەنافعها، ئەو قازانجانێکەوە ئەم ڕووەکانە و درەختەکان ئەیگەێنن. بێگومان یعنی ڕۆکەکان و گیاندار ڕووەکەکان بە هەر هەمویانەوە دارەکانەوە سەرچاوەی ژیانن بۆ مرۆڤ و گیانداران. ئەم سەرچاوەبوونی ژیانە بۆ گیانداران و بۆ مرۆڤەکان یعنی کەڵک و قازانجی ڕووەکەکان و بەردەوامبوونی ژیان، یعنی ژیانی مرۆڤ لە هەموو ڕوویەکیاوە لەسەر ڕووەک وەستاوە، هەم لە دابینکردنی هەوای پاک، هەم لە تەوزیعکردنی ئاو، هەم لە با بڵێن خۆراک کە سەرچاوی سەرەکی مرۆڤ بۆ خۆراک ڕووەکەکانن. لەبەرەوە ئەمانە هەموو یعنی قازانجەکانی ڕووەکەکان ئەبن بە هۆکاری دروستبوونی ئەوان کە ئەوانیش بە وشەکانی گەڵاکانیان، گوڵەکانیان و بەروومەکانیان کە ئەمانە هەر هەیەکێکیان لەگەر باسی سوودەکانی بکەی بڕاستی کاتی زۆری ئەوێ. لەبەرەوە ئەوە ئەسپێرم بە زانست و زانیاری خۆتان کە ئەمەش داوامان لێکا کە بە دووەداچوون بۆ ئەو بابەتانە بکەن و چونکە تەفەکورکردن زۆر زۆر گرنگە لەمانەدا. بۆ نمونە هەر باسی گەڵا بکەین چەند سوودی هەیە، گوڵەکانی چەند سوودیان هەیە، بەرووبوومەکانیان بۆ هەموو یعنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ هەر کەسێک گوڵێک یان درەختێک یان ڕۆکێک بشێنێ، مرۆڤێک لێی بخوا، ئاژەڵێک لێی بخوا، مێروێک لێی بخوا، چۆلەکەیەک لێی بخوا، پەلەوەرێک ئەفەرمێ چاکەی بۆ ئەنووسرێت، واتە بۆ کەسێک کەوە چاندوێتی. ئەمە هاندانە چونکە قازانجی تێدا و بۆ هەموو مەخلوقات. اینجا فەرمێ وتسبح بحمدك الأزهار، جا لە ناو درەختەکاندا دێتە وەکوڵی چڕتر وەکوڵی زوومەکە زیاتر ورد دەکاتەوە بۆ گوڵەکان، ئەثمار و گوڵەکان و بەرووبوومەکان بکەلیمات، بەڵام بە وشەیەکی چونکە هەر گوڵەکە هەڵە پێشرێ و بەرووبوومەکەی لێ دروستە بێت و بەرووبوومەکانیش یعنی یەکێکن لە ئامانجە هەرە گرنگەکانی ئەوەی کەەوە خۆی گەور ئەم درەختانەی دروست کردووە. بەڵام بە وشەکانی چی؟ بذوریها و ئەجنیحەتیها. بذور یعنی تۆوەکانیان، تۆوی هەر ڕۆکێک کە مامەسە لە زۆر شوێنە باسی کردووە، ئەو تۆوە حەچی پێڕست و صیفاتی ئەو ڕۆکە هەیە تێیدایە و هەروەها ئەجنیحەتیها. ئەجنیحە مەبەستی لێرەدا باڵەکانیان کە چونکە هەندێک لە تۆوەکان باڵیان هەیە و بەهۆی باوە ئەگوێزرێنەوە بۆ شوێنەکان و ناواتاتیها کاکڵەکانیان، بەڵام بعجائبی سەنعەتیها، ئەو سەر و سەمەرەیی کەوا لە سەنعەتی ئەمانەدا هەیە، چونکە بەڕاستی بەرەکان زۆر سەیرن، بەری دارەکان، بەری ڕووەکەکان یعنی سەرسوورمان و عەجیبێکی زۆر زۆری تێدایە لە دروستکردنیاندا. خوای گەورە سوبحانەهو وەتەعالا کە
لە باسی درەختەکانە باسی ڕۆکەکانە باسی سمبل و ئەو گوڵەکاندا باسی ئەکات بە درێژی ئەوە باسی ثەمەرەکانیانەکە باسی فەوائد و سود و قازانجەکانیانەکە کە ئەبن بە سەرچاوە بۆ ژیان. دوایەوە فەرمێ وتسبح بحمدك النواتات نەواتات والبذور نەوات واتە لە ناو تۆوەکەدا کە لە ناو تۆویشدا نەوات هەیە ناوک هەیە ئەو ناوکە و هەروەها ینی کە خۆی تۆ لە ناو ناوکەکەوە چەکەرەکە ئەگەر دقتمان دابێ کاتی تۆوێگە خێنە ژێر گڵ لە ناو تۆوەکە قاشە بێ بۆ نمونە فاسۆلیایەگە خێنیان لەنەوەکەگە خێنە ژێرگەڵ لە ناوە ڕاستی تۆوەکەوە یان فاسۆلاکەوە چکەرێک یانی قاشە بێ و چەکەرێکێتە دەرەوە ئەوە لە نەواتەکەیەوە لە ناوکەکەیەوێتە دەرەوە بذورەکە بۆ خۆی هەموویەتی بەڵام بە زمانی چی سەنابلیها وەکەلیمات حەباتیها سەنابل واتە گوڵەکە بە هەمووی یانسە گوڵەگەنممان هەیە چەند دانەی پێوێ زۆر ئەمە زمانن یعنی ئەم نەواتانە ئەم تۆوانە کە چەکەرە ئەەکەن زمانی هەیە و وشەیشی هەیە زمانەکان بریتێن لە گوڵەگەنمەکە گوڵە جۆکە گوڵە زەڕاتەکە گوڵە برنجەکە ئیلە ئاخریهی ویان هێرشووی مەسەلەن خورماکە هێرشووی مۆزەکان کە یان بینن وەکەلیماتی حەباتیها اینجا وشەکان بە وشەکانی دانەکانیان دانەی گەنمەکان دانە جۆکان دانە ئیلە ئاخری هەموو ئەوانە بالمشاهدە بە چاوی خۆشمان ئەیبینین ئەمانە هەمویان بەو شێوەیەکەوە ئیشەکەن بەو شێوەیەکەوە سوودەگەێنن بەو شێوەیەکەوە بن بە هۆکاری بەردەوامبوونی ژیان ئەمانە بە هەمویانەوە پێکەوە ئێمە بە چاوی خۆمان ئەیان بینین تەسبیحاتی خواکەن سوپاسی خواکەن لەسەر نعمەتی وجود نعمەتی ئەو وەظیفە گەورەی کە خستە سەرشانیان و منەتی بەسەراکردن و ئەوانیش بە گوێرەی فەرمانەکانی خوا جێبە ئیشەکەن و یفعلون ما یؤمرون وەکو مەلائکەتەکان هەر هەمویان گوێڕایەڵی خوای گەورەکەن سوبحانەه وتعالى